لقمتي يمنيش لهر 2 كيلومتر لقمتي ستاندرد جهانی بۆ پوچەڵکردنەوەی مین بەپێی ئامارەکان لە هەرێمی کوردستان 3500 کێڵگەی بەمینچێنراوەیە 7 ملیۆن مین لەناو ئەو کێڵگانەدا مەترسین لەسەر ژیانی وڵاتیان مەترسیەکانی مین و دەستکاریکردنی لە میانەی پانێڵێکدا لە زانکۆی هەڵەبجە باسی لێوەکرا و هۆشیاری لە مەترسیەکانی مین و دەستکاریکردنی درا بینین بەشێکی زۆری زەویەکانمان چێنراون بمین کە ئەو زەویانە وای لێ کردووە کە ئێمە بێبەشبین لە بەکارهێنانی نەبۆ کشت و کاڵ نەبۆ گەشت و گوزار نەبۆ بەرهەمێنان نەبۆ ئاوەدانی بە هەموو شوەیەک و ناوشانە بوونە بە ناوشەی محەڕەمە کە ئەمە ناتوانین بە هیچ شێوە بەکارهێنانێک بەکاریان بهێنین و بەداخەوە بەشێکی زۆریان جگە لەوانەی جەنگی داعش بەشێکی زۆری لوغم و تەقەمەنیەکانی دیکە کەون ناوچە شاخاویەکانەوە ئەمە ترسیە بەپێی ڕێکوتەنامە لە عێراق دەبوو لە چەند ساڵی پێشوا خاوێن بکرێتەوە بەڵام بەهۆی ناسەقامگیری و جەنگی داعش و ململانێ و گرفتی دارایی و ئابووری ئەمانەوە تا ئێستا خاوێن نەکراوەتەوە بەڵام بڕیار وایە کە ساڵی 2028 بە تەواوی عێراق و هەرێمی کوردستان خاوێن بکرێتەوە جاییتر وشیار بیاوێڵەیی کەزبن و شارەزایی لاڵگرتنەوە و پوچەڵکردنەوەی مین هەیە مین هەردوو قاچی پەڕاندووە باس لە مەترسیەکانی مین دەکات و دەڵێت پێویستە حکوومەت هەنگاوی پێویست بگرێتە بەر بۆ نێشتنی ئەو مەترسیە لەسەر ژیانی خەڵک سنوورەکان هەتا ئێستایش بۆ متەقەمەنی تیا ماوە بە زۆری تیاشە دائەنرێ من خۆم ئاگاداری مەسەلەکەم داوا لە هەوڵاتیانی هەرێمی کوردستانەکەم لە بادینانە تاگاتە سنووری خانەقین و هەورامان و هەموو ناوچەکانی تر زۆر نزیکی سەر سنوورەکان نەبنەوە چونکە هەموو جۆرە مینێکی تیا چێنراوە بە تایبەتی ئەلغامی دفن واتە شاراوە نابینرێ ئێستا تەل و درەکیشیان بۆ دانەنراوە کە تۆ تەلی درکی بۆ دانە لەژێر گڵاب و جای لەسەر سەوزەوێ ئەو کاتە تووشی کارەسا دەبێت بە تایبەتی ئەوانە کە نێودەوڵەتەکان کە هاتونە سنوورەکان بۆ هەڵگرتنەوەی مین دەستێکی پەلەی لێ گورتکەنەوە بۆ ئەوەی بتوانن سەر سنوورەکان بە جوانی پاک بکرێتەوە چونکە خۆتانت بینن ڕۆژانە خەڵک تووشی کارەساتە بەپێی ئەو پلانەی دانراوە بۆ پاکردنەوەی زەویە بەمینچێنراوەکان ساڵی 2028 تەواوی عێراق و هەرێمی کوردستان لە مین پاک دەکرێتەوە تا ئێستا ڕێژەیەکی زۆری مین لە ناوچە بەمینچێنراوەکانی هەرێمی کوردستان پوچەڵ نەکراونەتەوە ئەوە ژوای کردووە ڕۆژانە بەوەی تەقینەوەی مین کارەساتی گیان لەدەستدان و برینداربوون ڕوو بدات. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.